لە کاتی سەرڕێژەکە مانگایشی منارەوە بوو لەسەرەوە کە هات بە بێڵماوسەکە دەچۆ دەرەوە بەڕاستی ئەمە بۆ ئێمە زۆر کارەسات بوو یعنی تۆ بگاتەوەی لە دێیەکە یاخود لە شوێنێکە مانگەکەت منار بێتەوە بێیتوە دایپۆشی بکەیتە ناو دەریاچەکەەوە بەڕاستی هەنێ حاڵەت ئەبینی بەداخەوە ومێ دەکەین کە لە داهاتووە ئەمانە بنەبڕ ببێت چکە بەڕاستی بەنداوی دوکان لەسەرەوە و ئەو هاوڵاتیانەی کە لەسەر و بەنداوەکەەوە نیشتەجێن دەکرێت زۆر زیاتر لە ئێمە پابندبوونیان هەبێت چکە سەرچاوی ئاوی خواردنەوەی هەم قەزای دوکان و هەم شاری سلێمانی و هەم قەزای چەمچەماڵ و چەندەها شوێنی جیاوازترە بە فرێدانی کلێنسێک بۆ ناو دەریاچەکە ئەبێتە هۆی پیسکردنی ئاوی خواردنەوەی ئەم هەموو هاوڵاتیەکە لە خوارەوە بەکارهێن ئەوەی کابینن سەڵی خۆڵی کۆنکرێتی کە وەزنیان زۆر قورسە ینی ئەوە نییە کە بە تەنها هاوڵاتیەک بتوانی بیژوڵێنی بە شێوەیە دووریان خستۆتەوە هەندێکیان 50 متر لە شوێنەکەی خۆی هەڵیان کە نۆفریان داوەتە نزیکی ئاوەکە کە ئەمە بەڕاستی نازانم ینی ئەمە زۆر ڕەنگە داغ لە دڵ بوو بێ و هاوڵاتیە یاخود لەگەڵ ژینگە زۆر دوژمن بێت بەم شێوە مامەڵاکە